لساعات هشتوا ئێمە خەریکین هەمومان هەتا ئێستا یەک کەس نهاتووە لایەنی بەرپرس نەهاتووە بڵێ کاکە ئێوە چیتان بەسەر هاتووە چیتانەوێ چیتان بۆ بکەین کەس نەهاتووە بەداخەوە یعنی ئەم کۆمەلگایە هیچ بەرپرسێکی تیان نییە نە شارەوانیت نە هیچ خزمەت گوزاریەک نییە فەرموو ئەوە حاڵمانە فەرموو بەدە نەفەر وا خەریکن لە حساب خۆمان تاکەر ئاوە کڕین ئەی شوین ناچارین هیچ دەرنەچوە نەخێ ناوەڵای هەمووی فڕێدرا ئاساگە تەسوورکاوە وەرە ژوورەوەیە با کامیرەمانەکەس تەسویرکە بیبینە ئەنی ئەو کەلوپەرە بە کەلکی ئەوە نایە دووبارە ئیستعمالیکەیتەوە لەبەرەوەی هەمووی قوڕە لیتەیە ئەو قوڕە لیتەیە بەری نادە وەڵاهی داوا چی دەکەین داوای هیچیانە ناکرێت لەبەرەوەی هیچیان لێ ڕەچاو ناکرێت هیچیان لێ ڕەچاو ناکرێت کە یەکش هیچی لێ ڕەچاو نەکرا کەواتە ناتوانانی داوا هیچی لێ بکەیت داواشی لێ بکەی بەلاش گومانەکە ئەوەیە لەبەرەوەی یعنی بۆ بەم شێوەیە ئەم لافاوە ڕووی کردە ئێرە چەند ساڵە باران باریەوە یعنی بەم شێوەیە نەبووە یعنی بۆ لە پڕلا ئەم تشتە ڕوویدا ئیترەوە هیوادارم لایەنی بەرپرس باسێکی ئەممان بۆ بکەن و هۆکارەکەی کەشف بکەن خۆی حکوومەت ئەوە هەرچەندە گوتمان شتێکی ئیلاهیە مشکلەمان لەوەی نیە بەس حکوومەت کەمتەرخەمەتی حکوومەتی لەوەیە ئێستا مە لە سوێنە زیاتر لە 5 تەلەفۆن 6 تەلەفۆنمان کردی لەو زەنابی مەحافزەت تا ئێستا نهاتی هەر گوتی وادێم هەتا ئێستا نهاتیە عادەتەن ئەو شتانە کە ڕوو بدە لایەنی بەرپرسیار بێ کەسی یەکەمی ئەو شارە بێتن چار قسەی بکاتن چار قسەی مەسەلەن بکاتن لە ئەو قەرەبووی برێ نوێری ساحیبی مۆزوعەکەی دری فەرامۆش دەبتەوە خۆشگوزاریانش دەگرێتەوە بەس ئەگەر ئەتوو بەو عارەی بێوی کەسی یەکەمی ئەو شارەی نێتن و وەکو مەحافز نێت چار قسە لەو نەکاتون نەرێ قەرەبوو دەکەمەوە ئەو چ بکاتن یعنی چ بکەوە دەبێت هاواری خوای بکە هەموو بە خۆمان خەیانمان کردەوە هەموو لەسەر ئەرچی خۆمان لەسەر برادەران زیرانە خزمان هاتینە بۆ مایە خەیان کردەوە حکوومەت هیچی نەکردیە هەر نەهاتێت چار قسەی بشکاتن برێ وەڵای کاکە هاتینە مەسەن نمونە ئەو ئیشتانە ئەو کارتانە ئەو ڕێتانە مەسەن یارمەتیتان دەی قەرەبووتان دەکەینەوە ئێستا ئەو خەڵکە لە بەیانیەوە چاوەڕێ کردی کەس ناتیە یەک کەس ناتێ بێ کاکە وەڵی کەمتەرخەم لەمەیە یان شتێک لەمەیە یان ئاگادارمان نەکردنەوە یان بە شەو ئاگادارمان نەکردنەوە کە شتێک لەو بابەتەی ڕوودا هیچ کەس ناتێ نەخێر ئەمن ناتوانم برێم زیانەکەی تەخمینکەم برێم چەندم بەرکەتیە بەس ئەدوو مزەمەدیێت بڕوە سەلاجت بڕوە تەلەڤیزۆنت بڕوە کومبارت بڕوە قاب و قاچاغت بڕوە یعنی ئەم پێم گوتی بەس ڕووی ئینسانەکان مایە ئەگەنە هیچی نمایە وەرە خۆت تەسووری کە بزانانی هیچ شتێکمە هیچی نمایە ئەو تامووی لە کۆرانێ داوامە لە حکوومەتی هەرێمیە بەڕاستی قەرەبی و خەڵکی بکاتەوە قەرەبی و خەڵکی بکاتەوە یعنی خەڵک نیتی فەقیرە کەم دەرامەتە چ بکاتن مەفروزە خەڵک مەسەن کابراایك نمونە بای 50 وەرەقی ئەشاری ڕێ با بێ 25 وەرەقی قەرەبی بکاتەوە لایەنی کەم نیوەی بداتەوە ناکرێت بۆ عارە بەڕاستی دەکرا حکوومەت بێتم قەرەبی ئەو وەزعی بکاتەوە بەس کە نەشاتی ئەوە کەمتەرخەمی حکوومەتیە خەرچیش هەموو گلەی هەیە لەو بارودۆخی ئێستاکە ڕووی دێ